سەرەتا بەناوی خۆی گەورە سمینارەکەم دەربارەی جەڵتەی مێشک کە بە ڕووداوی خوێنبەرەکانی مێشک ناسراوە و چۆن تێکچوونی ڕۆیشتنی خوێن کاریگەری لەسەر مێشک دەبێت و هەروە ڕوونی دەکەمەوە جەڵتەی مێشک چییە و چۆن کاریگەری لەسەر ئەناتۆمی مێشک هەیە و هۆکارەکانی و چارەسەریەکانی. جەڵتەی مێشک چییە؟ جەڵتەی مێشک کاتێک ڕوودەدات کە ڕۆیشتنی خوێن بۆ بەشێکی مێشک کەم دەبێتەوە. ئەمەش ڕێگری دەکات لە گەیشتن بە ئۆکسجین و مادە خۆراکیە پێویستەکان بۆ خانەکانی مێشک و ئەمەش دەبێتە هۆی مردنیان. جەڵتەی مێشک دوو جۆری سەرەکی هەیە. جۆری یەکەمیان جەڵتەی مێشکی ئیسکێمیک. ئەم جۆرە جەڵتەی مێشک کاتێک ڕوودەدات کە خوێنمەینێکی خوێنبەرێک دەگرێت کە خوێن بۆ مێشک دابین دەکات. لە ئەنجامدا ڕۆیشتنی خوێن و ئۆکسجین دەبڕێت و دەبێتە هۆی مردنی خانەکانی مێشک لەو ناوچەیە. ئەمیان باوترین جۆری جەڵتەی مێشکە کە نزیکەی 85 هەموو حاڵەتەکان پێک دەهێنێت. جۆری دووەمیان جەڵتەی مێشکی خوێنبەربوون. ئەمە کاتێک ڕوودەدات کە بۆڕیەکی خوێن لە مێشکدا بتەقێت یان بپچڕێت. ئەمەش دەبێتە هۆی خوێنبەربوون لە ناوەوە یان دەوروبەری مێشکدا خوێنی دزەپێکرا و زیان بەشانەکانی مێشک دەگەێنێت و فشاری ناو کە لەسەر زیاد دەکات. ئەمیان کەمترین بەوە بەڵام تونتر و مەترسیدارترە لە جەڵتەی ئیسکێمیک. دەتوانن بیخەنە بەرچاوتان کە خانەکانی مێشک زۆر هەستیارن بەرامبەر بە بێبەشبوونی ئۆکسجین بۆیە تەنانەت چەند خولەکێک گیرانی ڕۆیشتنی خوێن دەتوانێت زیان بگەێنێت. بنامەکانی ئەناتۆمی مێشک. بۆ ئەوەی تێبگەین جەڵتەی مێشک چۆن کاریگەری لەسەر جەستە دەبێت پێویستە پێداچوونەوە بە هەندێک ئەناتۆمی بنەڕەتی مێشکدا بکەین. مێشک چەند بەشێکی گرنگی هەیە. یەکەمیان سێربڕۆم، ئەمەیان جۆڵە بیرکردنەوە قسەکردن بینین و هەستەکان کۆنتڕۆل دەکات. دووەمیان سێرباڵۆم هاوسەنگی و هەماهەنگی کۆنتڕۆل دەکات. سێمیان برینستیم کۆنتڕۆلی ئەرکە سەرەتاییەکانی ژیان دەکات وەکو هەناسەدان و لێدانی دڵ. ئەو نیشانانەی مرۆڤ تۆشی دەبێت بەندە بەوەوە کە کام بەش لە مێشکی توش بووە. بۆ نمونە ئەگەر جەڵتەی مێشک کاریگەری لەسەر لای چەپی مێشکە بێت لەوانەیە بێتە هۆی لاوازی لای ڕاستی لەش. چۆن جەڵتەی مێشک کاریگەری لەسەر مێشک دەبێت؟ کاتێک جەڵتەی مێشک ڕوودەدات ئەو بەشەی مێشک کە خوێن لە دەست دەدات دەست دەکات بە مردن. ئەمەش دەبێتە هۆی لاوازی یان ئیفلیجی بە زۆرەی لە لایەکی جەستە. کێشەی قسەکردن لەوانەش کێشە لە قسەکردن یان تێگەیشتن لە زمان یان کێشەکانی بینین وەکو دووبینین یان لە دەستدانی بەشێکی بینین. لە دەستدانی هەماهەنگی کێشەی هاوسەنگی یان سەختی ڕۆیشتن. کاریگەریە وردەکانی بەندە بە شوێن و توندی جەڵتەی مێشکەوە. هۆکارەکان و هۆکارەکانی مەترسی. چەند هۆکارێک دەتوانن ئەگەری توشبوون بە جەڵتەی مێشک زیاد بکە. بەرزی پەستانی خوێن ئەمە گرنگترین هۆکاری مەترسیە چونکە دەتوانێت بە تێپەڕبوونی کات زیان بە خوێنبەرەکان بگەێنێت. یان ڕەخبوونی خوێنبەرەکان کۆبوونەوەی چاوری لە خوێنبەرەکاندا دەتوانێت ڕێگری لە ڕۆیشتنی خوێن بکات. یان خوێنمەین یان ئێمبڵۆزیم مەین دەتوانێت لە دڵەوە یان بەشەکانی تری جەستەوە بچێتە مێشک. زەبر یان خوێنبەر لاوازی خوێنبەرەکان دەتوانن بپچڕن دەبێتە هۆی جەڵتەی خوێنبەر بوون. هۆکارەکانی شێوازی ژیان جگەرەکێشان شەکرا قەلەوی و کەمی وەرزشکردن هەموویان دەتوانن بەشدار بن و هەروەها تەمەن و بۆماواییەکان مەترسیەکە زیاد دەکەن. دەستنیشانکردن و چارەسەرکردن. دەستنیشانکردنی پێشوەختە بۆ چارەسەری جەڵتەی مێشک زۆر گرنگە. پزیشکەکان ئامرازەکانی وێنەگرتن وەکو سیتیسکان یان MRI بەکاردەهێنن بۆی بزانن ئایا جەڵتەی مێشک بەهۆی گیرانەوە یان خوێنبەربوونەوە دروست بووە یان نا. چارەسەرکردن بەندە بە جۆری جەڵتەی مێشک کە جۆری یەکەمیان جەڵتەی مێشکی ئیسکێمیک لەوانەیە پزیشکەکان بە دەرمان یان نەشتەرگەری مێینەکە لاوبن بۆ گەڕانەوەی ڕۆیشتنی خوێن. دووەم جۆری جەڵتەی خوێنبەربوون چارەسەرکردن لەوانەیە بریتی بێت لە نەشتەرگەری بۆ وەستاندنی خوێنبەربوون یان دەرمان بۆ کەمکردنەوەی فشار. چاکسازی
دوای چارەسەری سەرەتایی زۆرجار نەخۆشەکان پێویستیان بە چارەسەری فیزیایی یان چارەسەری پیشەیی و چارەسەری قسەکردن هەیە بۆ وەرگرتنەوەی ئەرکە لە دەستچووەکانی. پەیوەندی بە فیزیا لە ڕوانگەی فیزیاوە جەڵتەی مێشک پەیوەندی بە ڕۆیشتنی خوێن و داینامیکی پەستانەوە هەیە. خوێن شلەیەکە کە لە ژێر فشاردا بەناو خوێنبەرەکاندا دەڕوات، هەر بربەستێک یان پچڕانێک پەستان و لێشاوەکە دەگۆڕێن، ئەمەش دەبێتە هۆی زیانگەیاندن بە خوێرەوە. ئەمەش ئەوە دەردەخات کە چۆن بنەماکانی داینامیکی شلە ڕاستەوخۆ بۆ ئەناتۆمی و پزیشکی مرۆڤ دەگونجێت. لێرەش کورتەیەک باس دەکەم. جەڵتەی مێشک بریتیا لە دەستدانی لە ناکاوی کارکردنی مێشک کە بەهۆی تێکچوونی ڕۆیشتنی خوێنەوە دروست دەبێت. کاریگەری لەسەر ناوچە تایبەتیەکانی مێشک دەبێتە هۆی مردنی دەمارەکان و لە دەستدانی ئەرکەکانی وەک جۆڵە و قسەکردن و بینین. هۆکارەکانی مەترسی بریتین لە بەرزی پەستانی خوێن، گیرانی خوێنبەرەکان، مێینی خوێن، زەبر و شێوازی ژیان، دەستنیشانکردنی پێشوەختە، چارەسەرکردن و چاکسازی زۆر گرنگن بۆ چاکبوونەوە. تێگەیشتن لە ئەناتۆمی مێشک و ڕۆیشتنی خوێن یارمەتیمان دەدات تێبگەین بۆچی نیشانەکان جیاوازن و چۆن چارەسەرکردن. ئەمەش ڕەفرەنسەکان و سوپاستان دەکەم.